بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەو، سپاس بۆ بەردەوامیتان لە بینینی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی پەرتەو. لە بەشە لە بەرنامەکانمان وتوێژێکمان دەبێت لەگەڵ ساڵحی سەرداری ئەندامی دەفتەری سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکمەتیست سەبارەت بە مەسەلەی ڕۆژهەڵات مەحوەری. هەروەک ئاگادارن ماوەیەکە لەلایەن خالدی عەزیزی و هەروەها عەبدوڵای مۆحتەدیەوە مەسەلەی ڕۆژهەڵات مەحوەری بەردەوام باسەکرێت بۆ ئەوەی کە بزانین سەبەب چییە ئەم ئەحزابە کە ئەم دوو نەفەرە لە ڕائسیان ئەم مەوزوعە بەردەوام باسەکەن. سەبارەت بە مەوزوعە لەگەڵ ساڵحی سەرداری پرسیارەکەمان ئەوەیە لێی کە سەبەب چییە ئەم دوو شەخسە بە تایبەتی وەکو دوو شەخسی ناسیۆنالیست لە ئەحزابی کوردیا ئەم مەوزوع ئەوەنە گرنگە بەلایەنەوە. ساڵحی سەرداری گوێ لە پرسیارەکەی من بوو؟ سپاسەکەم بۆ بەشداری لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی پەرتەو. هەروەکە خۆشی دەشارەت پێکرد ماوەیەکە لە ناو ئەحزابی ناسیۆنالیست لە کوردستانی ئێران ئەم بەحسە هەیە کە بەحس ئەوەسە کە گوایە کۆنگرەیەک دروست بکرێ، کۆنگرەی ڕۆژهەڵات محور. جریانەکە ئەوەسە کە بە دوای ئەم ئەوزاع ئەحواڵە و هاتنی داعش بۆ مەنتەقە و هەروەها مقاومەتێکی جانانەی هەمەلایەنەوە لە کوردستانی سووریە و بە تایبەت لە شاری کوبانی وەخت نزیک 3 مانگە بەردەوامە و ئەفکاری عمومی ڕاکێشاوە و سەرنجی هەموو کەسێکی ڕاکێشاوە بەرەو لای خۆیەوە و هەروەها لە کوردستانی عێراقیشا کە حتمما ئاگادارن گوایە شنگال ئازاد بووە و شەڕ بەردەوامە لەوێ ئەو کەسانەوە ئێوە ناوتان بن خالدی عەزیزی و عەبدوڵای موتی و ئەحیان کەسانێکتر بەحسەکەیان ئەوەیە کە کوردستانی ئێران لە بیرۆ چووە و ئەم بەحسی کوردستان یا ڕۆژهەڵات محور لە نەزەر ئەوانۆ لەم چوارچێوە قابل تەوزیح ئیحساسەکەن گویان نادرێتێ ئیحساسەکەن کە لە بیرۆ چوون و کارێکیان لەدەست نایەوە بۆیە تەواو قسەکەیان ئەوەیە کە هەموو غەمیان ئەوەیە کە ئاوڕێک لای کوردستانی ڕۆژهەڵاتەوە بدرێتەوە، بەڵام ئەوان خۆ معلومە مەبەست و مەسەلەی خۆیان تیایە تاقیبەکەن. باشە سەبەب چییە ئەوان بەو شدەتن نیگەرانن؟ چ زیانی بۆوان نەگەێنێ؟ زانین کە ئێوەش خۆت یەکێ لە ئەندامانی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیستی و مەسەلەی کوردستانیش کەماکان مەسەلەیەکی بە ئەهەمیەت و جددیە بەلاتانەوە، بەڵام ئەم نیگەرانێتان نییە مەسەلەی ڕۆژهەڵات مەحوەری، ئێوە کاری خۆتان دەکەن، ئەمان بۆ ئەوە نیگەرانن لەبەر چییە؟ سەبەب چییە؟ من پێم وایە مقاومەتێک لە کوبانیا وا کرا و شەڕێکی بێسابقە عەلەی یەکێ لە ڕەشترین هێزە ئیرتیجاعیەکان لە مەنتەقا کە داعش بێ سەرنجی زۆر کەسی بەرەو لای خۆی ڕاکێشا لە چەپ و ڕاستەوە بەتایبەت هەموو ئازادی خوازان نەتەنیا لە کوردستان لە عێراق یا لە ئێران بەڵکو لە سەراسەری دنیا چوونە پشت ئەم مقاومەتە بە شێوەگەل گوناگون دفاعیان لێکرد و حتا زلهێزێکی ئیرتیجاعی وەکو ئەمریکا یا دەوڵەتهای مەنتەقەی مرتەجع وەکو تورکیە مەجبور بوون تەحمیل بوو پێیان بە نوعێ تاکتیک بگۆڕن و حتا داعشێوە هەمیشە خۆیان پشتیوانیان لێکرد و دروستیان کردوە و یارمەتیان داوە بەرامبەری بە جۆرێک بێسن، چون ئەوە فشار بۆ ئەم مەسئلەوە فشار لە مقابل داعشە بۆ عەلەی داعش هەیە و ئەمە هین ئەوەیە کە لە سەراسەر دنیاوە خەڵک چون سەر پشت مقاومەتی ژن و پیا و لە کوبانی ئەمان ئیحساسەکەن بێبەش بوون، ئەمە ئیحساسکەن لە بیرۆ چوون. ئەنا بە نەزەر من ئەم مقاومەتەوە بوو تەنیا بە کوردستانی سووریە و بە داعش و بە کوبانی و نەوێسا ئێوە حتمما ئاگادارن بە نەزەر من تەحەڕوکێکی حتا لە شارەکانی کوردستانی ئێرانە ڕێکخست. هاوسەرنوێشتی خۆی خەڵکی شاری سنە و مەریوان و شارەکانی تر دەگەڵ خەڵکی تێکۆشەر و مقاومی کوبانی نیشاندا عەلا ڕەغم فشار جمهوری ئیسلامی عەلا ڕەغم ملیتاریزە بوون، بەڵام و خەڵکەڕژان سەر شەقامەکان و ئیحساس هاوبەستگیان کرد حتا کەسانێک هەڵسان ڕۆیشتن لەو مقاومەتاش مسلحانە شەڕیان کرد، زۆر هەرچێکیان پێکرا یارمەتیان کۆ کردو نردیان بۆ خەڵک لە مەنتەقەی شنگال لە مەنتەقەی کوبانی و من ئیتمینانم هەیە ئەگەر ئەو مەرزەنە بەسیایە بە وەسیلەی داعش و تورکیا شایری سەدان و هەزاران جوان لە خەڵکی کوردستانی ئێرانی شەهەڵەسانە چون بۆ مقاومەتە پەیوەسە بوون. بەڵام بە نەزەر من ئەو مقاومەتە وا هەلەوێ
ربطي بأم أحزابه وجملة حزبكي ديمقراطي كردستاني أغاي خالد عزيزي و كومالي عبد الله المهتدي نية چون أوان مسألة سركوتن خلقك نية مسألة راديكاليزم حقوقي برابري إنسان كان نية مسألة أوان بس سهم بونا شريك بونا لقدرته لصلاة وبيان واي إيسا أمريكا وتركيا وأوانا مجبور بون رويان كرسس كوباني ودانيشن لقل رهبران مقاومة كوبانيا أمان كلاو خوان برحل سرخوان بيكلاو بينن وبيان واي كلبيل وشون وأتواو أم شاريان حل سر أم مسألة سوى بوية تلاشيان أو سكا حتى إعلامك كان بهذا كان خوان وكسي خوان كتاكا إنه مسألة خوان لكردستان زورو لجيو أو هم مشغول بكوباني وفلون مشغول بشاركان ترو فلانو فيسار بوية بنظر من أو نوع على مقاومة أو نوع على مبارزة هملايني خلق بو آزادية كان بنظر من نامو بيغاني بمبارزاته وحزب ديمقراطي كردستان وحزبكي عبد الله المهتدي كان أوان مسألة فقط وفقط صرفنا ويا كخوان لدى صلاة بشداري كان وإحساس كان أمريكا وغرب درفتي الريكوتو بو خلقي كرد أمريكا وغرب بلاي أمانو لا يقنا كانوا بويا بو مسألة وبويا أم قريكا لعين حالة لبالقشت أمانة فشاري بين بو حكومتي هرمي كردستان فشاري بين بو دولت هاي المنطقة وأمانيش بنوع بازيبا لم أوزاع أحوالا بقول خوان يجن مسألة كرد بو مسألة كي جهاني كراسش كان مسألة مقاومة كوبانية بنظر من كاريكي كروا كهمو دنيا لسري قصاكا ولي بو مسألة همو جهان لازم غرب والشرق لسري قصاكا وأمان بازي نادرين لم مسألة إذا من بازي بدراين كاين إجازة باي بيان دخالت كانوا كاين بيان بدراية أويا هل أما شايد بشي فشان لسر وسا أمان وسيلتي كان بوخوان إيجاد كرولا كردستاني إراقا كبي حكومتي هرم ناتوان دسكن بآوا در نتيجة لي قتيس ماو نتو ماوي كيش حكومتي هرم باولو بوليشي بيان نداوا نتيجة لم تريقي شو هم قلت يعني لايك غرب ليام كاتو دولتاي منطقة هم لايك شاي كان بين بو حكومتي هرم كهم معنا كان بيبدا هم بحسب يعني بيني ولم مذاكرات وانا وعدد عموم مسألة كرد منطقة كاد أرادة أمانش باش لكن مشاركان لسر أويا ويلا بنظر من هيشتك حقانية دارت لونيا ك لمشكاني كردستان لحمود جهان أشياء بنيام دفاع على مقاومة كوباني لخلقي كوباني وتاي سيش أم دفاع كلا والله أوان شون أرزم كردن خوان بشتيك ناقن تيايا زور روي خوشي بين نامين باستان لو قال لما جرانيا ظاهرين سريان بكروما وتوا اما بدوي اواني ترحيه مسألة شون لقل المذاكره لقل ايران كلا هولير بيان لا اسلتا حاشا ديكرا ودواي خودي خالد عزيزي داني بوانا كبل تشابي كوتنيان بوا تشنجا دانشنيان بوا بلان بنتيجه ما وتوا ام هرو تخلاني كلا الجمهور الاسلامي بو مذاکره و بو پیگەیشتن لە واقع یا بە ساخت و سازێک بگەن لەگەڵیانە ئەگەر وەسەری نەگەر ئەم مەسەلەی ڕۆژهەڵات مەحوەری بۆ بێتە بەهانە ئێوە ئاگادارن سابقەیەم ئەحزابە گەر چای لێ بکەین هەمیشە سیکلێک بووە بە دوور لە دەخاڵەت خەڵک لەبان سەر خەڵکۆ خۆیان وارد بەندوبەست و معاملە و زەدوبەندن لەگەڵ حکوومەت‌های مەرکەزیە لە هەموو شوێنێک بووە لە پارچەکان کوردستانە و لە ئێرانە ئێوە ئاگادارن مەسەڵەن حیزب دموکرات ئەو کاتەوە خەڵکی شاری سنە ساڵ 59 بەرامبەر بە هێرشی جمهوری ئیسلامی لە دەروازەی شار سنە مقاومەتێک کرد و شەڕێ کرد حیزبی دموکرات و ئاغای قاسملو لای خۆمەینی بوون و سازشیان نەکرد و ئەمە بە درێژایی ئەم 35 ساڵە ئیدامەی بووە هەروە خۆت ئیشارەت پێکرد خالد عزیزی سای لەمەوبەر خۆی زعانی کردوە دانیشتوون لەگەڵ معبولگەل دەرەجە چەنومە یا حتا عەبدوڵای مهتەدی لە هۆتل پالاس سلێمانیە دانیشتوون ئەمانە حاشا هەڵنەگرە و هەمیشە بووە بەحس ئێمەش لەسەر ئەوە نییە کە هیچ مذاکرە بڤەیە مذاکرە بەشێک لە مبارزەست بەڵام مذاکرەیەک وا خەڵکی ئاگادار بن تایە نەخشیان بێ ئەگەر مەسئلەی خەڵک کوردستان ئێرانە زندگی خەڵکە خب معلومه شي ئاگادار بن خب ئەحزابیش ئەڕۆن بەڵام لە پشت دەرهای بەستە و بە بەندوبەست و بە دوور لە چاو خەڵک ئەمە بەنظر من قابل دفاع نییە و ئەمانە هەمیشە ئەمەیان کردووە
ئێستا کە عەرزم کردن خود جمهوری ئیسلامی بەبۆن ئەم هاتن داعشۆ یەکێ لە بازیگەر ئەسڵیە لە منتەقەکە و لەگەڵ حتا ئەمریکا هەم لەسەر مەسەلەی ئەتۆم و جریان مذاکراتی پێنجی بە ئیزافە یەک و ئەخیرەنیش لە ڕابطە لەگەڵ داعشە نەوعی هاوکاری غێر مستەقیمیان هەست ئەمانە ناومید بوون کە ئیتر لە طریق شەڕ و حمڵەی ئەمریکا بە ئێران و بە کوردستان چۆن بە عێراق کرا ئەمان بن بە صاحب دەسەڵات و چوزان کێخایەتی بەشێ لە شارەکان کوردستان بدرێ بە حزبەکەی حزب دموکرات کوردستان یا حزبی کۆمەڵی ئاغای عەبدوڵای موفتی دەنێت وەختێ ئەو شەکراویە بین ئەمریکا و ئێران نامێنێ ئەمان ئەو سیکلی فشار و سیکلی شەڕ کە ئیسا حتا ناتوان شەڕیش بکەن حتا خالدی عەزیزی و حزبەکەی دووسێ مانگ لەوە بەر نیرویەکیان ناردۆ لە کوردستانی ئێرانە دەستی کرد بە نەوعی شەڕ چەند عەمەڵیاتیان کرد کە ئەوتەمانێکە بێدەنگە بەناو پارێزگارانی کوردستان ئەمیشە هەر لەو چوارچوە قابل تەوزیحەوە فشارێک بوو بۆ جمهوری ئیسلامی کە بێنە سەر مێز مزاکرە وڵات جمهوری ئیسلامی باتۆجە بەوە مناسبەتی لەگەڵ غەرب و لەگەڵ ئەمریکا ئێستا هەیە غێرە مستەقیم و هاوکارن لە عێراقا بەنظەم ناهومێت بوون لەوەوە ئەمە لەو چوارچێوە کە حزبە کوردستانیەکان یا ئەحزابی کوردستانی بە قەڵ ئەوان ڕۆژهەڵات ئەحزابی کوردستانی ئێران کۆ بکرێتەوە بە یەکۆ فشارێخەن وەلایە بەلای ئەمان ناکرێتەوە ئەمانیش بە نان و نەوایەک بگەن لەم چوارچێوە من فکرەکەم هەر ئەمەیە ئەنا سرفی مزاکرە هیچ ئیرادی نییە هەر حیزب ئەتوانێت بیکە بەڵام مزاکرایەوە علەنی بێ شەفاف بێ ڕۆشن بێ خەڵک ئاگای لێ بێ و دەخاڵەتی بێ ئەمە ئەو نەوع مزاکرەیەوە ئێمە و هەر ئازادی خوازێ ئەبێ دفاعی لێ بکە بەڵام ئەمانە تا ئێستا لە تەیەم چەند ساڵە بە یەک و مزاکرەیان کردووە لەگەڵ جمهوری ئیسلامی وەلێ مەخفی بێ و کەس نازانێ جریان چی بووە بۆیە پێم وایە سیکلی شەڕ مزاکرە سیکلی ئێستا فشار مزاکرە سیاست و ئستراتژی ئەم ئەحزابەیە بۆ ئەوە خۆیان لە کوردستان ئێرانە بەدەسەڵات بگەن لەم چوارچێوە فقط قابل تەوزیحە و بە نەزەر من تەواو کۆنگرەی ڕۆژهەڵات یا ڕۆژهەڵات محور یا هەشتێک وە دەم ڕۆژانە بۆ بەمود و باسیەکەن و تازەیی هەست لەم چوارچێوایە فشارێکە بۆ لایەکیان لێ بکرێتەوە نەسەرفەن لەسەر مەسئلەی کوردستانی ئێران بە نەزەر من ئەم مەسئلە لەگەڵ خەڵکی کوردستانی ئێران جایە چون خەڵکی کوردستانی ئێران لە ئەوە کە کوبانی شەڕە مەقاومەتەکە پێشڕەویەکە نەتەنیا ناهومێدین بەڵکو زۆر خۆشحاڵن و ئەمە و تەفاوتەیە بین منفعەتی خەڵ لە کوردستان ئێران لەگەڵ ئەو حیزبانە و لە کوردستانی ئێرانن بەڵام فقط و فقط مەسەلەیان قدرت و دەسەڵات خۆیانە ئەنا سەرنوێشتێک وا بە نەزەر من ئەگەر پیرۆزیەک لە کوبانیا بەدەست بێ فکرەکەم پیرۆزی جبهەی ئازادی سەرکەوتنی جبهەی ئازادی خوازان و چەپەکان و کۆمونیستەکانە نەتەنیا لە هەر کوردستانێک لە هەموو دنیا و ئەجم لە کوردستان ئێران هەر بۆیە لە کوردستانی ئێران لە یەکەم ڕۆژەکانەوە خەڵک ڕژانە خیابانەکان دفاعیان کرد بەحسیانەوە نەبوو ئەو کوردستانی ڕۆژاوایە و ئێمە ڕۆژهەڵاتین ئێماشێ بۆ خۆمان هەوڵبین بەحسیانەوە بۆ مەقاومەتە قابل دفاع ئینسانیە علێ نیروی ڕەش و ئێرتجاعی داعشە چون هەر بەمەحزەوە داعشات سەلەفیەکان لە سناسەیان بەرزۆ کرد لە منتەقەی شاوهە و لە منتەقەی مەریوانش سەریان بەرزۆ کرد بەڵام خەڵک جوابێکی دەندەنشکەیاندا و حتا وتیان شعاریاندا کوردستان جێگەی ئێرتجاع نیە جێی سەلەفی نیە داعش فلان و فیسارە شعاریان نووسی شعاریاندا کە کوبانی تەنیا نیە سنە لەگەڵیایە کوردستان لەگەڵیایە بۆیە بە نەزەر من بین منفعەتی خەڵکی کوردستانی ئێران و مەقاومەت لە کوبانیا فەرقێک وانیە بەڵام بین حیزبەکان هەست و حیزبەکان لەمە نەگەران وەگەرەکیان من پێم وانیە باتەوەجە بە ئەوە سابقەیەکیان زەم حیزبانە ئەم کنگرەی ڕۆژهەڵاتوانە حتا ئەگە سەر بگرێ پێم وانیە بتوان کارێ بکەن و پێم وانیە مۆفەق بن و خەڵک ئەبێ خەری کار خۆی بێت جبهەی چەپ و کۆمونیست و ئازادی خواست مەشغوڵ کارەکان خۆی بێت تا ئێستا عەلەی جمهوری ئیسلامی و عەلەی سەلەفی و عەلەی ئێرتجاع و عەلەی کۆنەپەرسی بۆ ئەوە کە بە ئارمانەکانی بە متالبات خۆی بە ئەوە کە ژیانی لە ئیمڕۆ باشتر بێ ژیانی سۆزی بۆ ئەوە بێکار نەبێ بۆ مەدرسە و بێهداشت و زندگیکی باشتری بێ ڕزەمەشێ کەماکان لە تێکۆشان و مبارزا بن ئەمە ڕێگەیەسی نابێت چاوەڕوان دەست ئەو ئەحزابە بن کە ئەحزابە فقط و فقط حتا نیشانیاندا مەسئلەی ئەوە کە مدعین کورد هەریکێکەوانە نیشاندا کە مەسئلەی خۆیان ئەرجەحیەتی هەست بەسەر هەرچێ کەسە ئەنا بەنظر من
مەسئلەی مقاومەت کوبانی و خەڵکی کوبانی و سەرکەوتنیان مەسئلەی هەموو خەڵکی ئازادیخوازە لە کوردستانەکانی تریش. زۆر سپاس دەکەم ساڵحی سەرداری بۆ وەڵامی پرسیارەکانت و سپاس بۆ ئێوەش بینەرانی خۆشەویست کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. ساڵحی سەرداری زۆر سپاس دەکەم بۆ بەژاری لە بەرنامەکە و بینەرانی خۆشەویست هەروەها مەمنون لەوەی کە هەتا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بوون. زۆر سپاستان دەکەم، کاتێکی خۆش.